ئەوە 10,000 15,000 هەر جارێ تەبلیغێک مالۆ دێ دەکەینە عارد لێتان تێک دەدەین نەخەت معقولە کاکە شتی وایە ئەگەر ڕێماگەربی قەینە ئەگە تەزاوزمی قەینە ئەگە جێرە شێومی قەیدینە هەموو سەعب سێ چار مندار و هەیە چار برا پێنج برا هەرێش شەشعب شاگردی لێوە کاسبی دەکە 2 دیناری عرالی لۆ ماری خۆی پێیەکە بعقد ئەو مێزە معقولە تو بێ لە من تێک دەی بەبێ هیچ بەرامبەر دەمە مدیر گۆڕایە مدیر گۆڕایە مەچ بکەین میدیرەشکە دێ وڵا دەبێ ئێرە داگیرتان کرێ بابە من خۆ داگیرکردینە ئەمە کاسبی مندا خواخوامانە کرێی خانی پێیاکەین هەموو کرێکی مندارە فەقیرین وەڵی دەورەمەند بم نامێ ئێرە چیشم لەو بازاڕێ دەچم لە خۆم لە کۆمپانیا پێ لەسە پێدا دەنێم ئێوە نییە هەموو عەقدمانەیە دەرێم کاکەوەرە پارەمان لێوەگرێ بەلاژ مەمان دێ وەڵا پارێ وەرناگرین ئەمە بەتەمانە تێک دێنێ لۆ تێک دەدێ کاکە معنی ئێستا مەرغوب بووە 2 دیناری هاتە سەرێ کردمانە بازار لەمە دەپارانەوە ماهلی شێخەڵای بن عەرەبان چی بوون وەڵا لێمان دەپارانەوە بەس ئێرە ئاوەدانکەینەوە 2015 و 16 گرێبەستمانەیە هەر هەمووی بەس میدیرەکە دەرکرا و هەشتە شێوە بە خۆیان دەزانن هەمووی کرایە بەسەکەتان چەند ساڵ بوو کوێ سارومار نییە مێز بوو بە مەمنونی دەیدات و بکڕی کرێ خۆشت بدەی و کاسبی خۆت بکەیت بەس ئاوەدان بکرێتەوە ئێستا ئاوەدان بووە شتەکە بە کورتی کورمازی سعری چونە سەرێ برێنێرێت توش بازارە چنوێکە دروست دەکەی هەتا دروستی دەکەی 10 سار 15 ساری دەوێ ئەتو 15 ساری بێبرێ لێ دەکەم عەردێت وەردەگرم مۆشتووە هەیە ئەمن ئەو بازارم دروست کردێ بێ تەختم کەی ئەمنی دەرکەی دوای لە پاشە مسی بە باشتر بفرۆشیەوە زەلووە هاتم پێ دەری مەسەلەم وەڵای ئەو زەلەوە بپرسە